پەیمانگەی دلتا بۆ فێربوونی سەرجەم ئامێرە موزیکیەکان. ژیاننامەی موزیکدانەران پرۆژەیەکی ڕۆشنبیری گشتی موزیکیە بۆ منداڵان و گەنجان. سڵاو هاوڕێیان، لە ڤیدیۆی ئەم جارەماندا باسی یەکێک لە دیارترین و مەزنترین موزیکدانەرانی جیهان دەکەین بە ناوی لودڤیگ ڤان بتۆڤن. لە 7 دیسەمبەری 1770 لە شاری بۆن لە ئەڵمانیا لەدایک بووە. باوکی کەسێکی توند و تووڕە بوو، هەر لە سەردەستی ئەو بۆ یەکەم جار وانی موزیکی خوێن. لە تەمەنی 5 ساڵیدا بتۆڤن تواناکانی لە پیانۆ ژەنیندا دەرکەوت. لە تەمەنی 7 ساڵیدا دەستی بە خوێندنی موزیک لە لای کریستی نیف کرد تا ببێتە کەسێکی لێهاتوو لە بواری موزیکدا. لە ڕاستیدا باوکی خەونی ئەوە بوو کە بتۆڤنی کوڕی هاوشێوەی مۆتسارت بێ. لە ساڵی 1787 بۆ یەکەم جار ڕووی کردە ڤیەننا تا لە سەردەسی مۆتسارت زیاتر بەهرە وەربگرێ. بەڵام بەهۆی نەخۆشکەوتنی دایکی بە زوویی دەگەڕێتەوە. پاش ماوەیەک دایکی کۆچی دوایی دەکا. بە هۆکاری ئەوەی باوکی ئالوودەی خواردنە و کوهولیەکان بوو، بە ناچاری بتۆڤن ئەرکی چاودێری هەردوو براکەی لە ئەستۆ گرت. لە تەمەنی 22 ساڵیدا جارێکی دیکە ڕوو دەکاتە ڤیەننا. لەوێ لە لای گەورەتری موزیکدانەر جۆزیف هایدن دەستی کرد بە خوێندنی موزیکدانان. لەم ماوەیەدا چەندین شاکاری گەورەی نووسی. کاتێ بتۆڤن بوو بە 26 ساڵ دووچاری کێشەی بیستن بووە و هێدی بەرەو نابیستەی هەنگاوی دەنا. ئەم قۆناغەی ژیانی زۆر سەخت بوو، چووکە ئیدی بتۆڤن بەرەو خەمۆکی و کەسێکی تەنها و دوورە پەرێز لە خەڵکی دەچوو. بەڵام بتۆڤن لە هەوڵەکانی بەردەوام بوو. دەستی بە نووسینی شاکارە گەورە موزیکیەکانی کرد. لە تەمەنی 54 ساڵیدا و لە ساڵی 1824 3 ساڵ بەر لە مردنی یەکێک لە بەناوبانگترین شاکاری بە ناوی سیمفۆنی نۆی نووسی. ئەو بۆ نووسینی ئەم شاکارەی ئەم ئامێری بۆ بیستنی دەنگی ئامێری پیانۆ دروست کردبوو. بتۆڤن لە 26 ئاداری 1828 کۆچی دوایی کرد. بەڵام ئەو وەک دیارترین موزیکشەن و موزیکدانەران لە نێو دڵی هەموو مرۆڤایەتیدا مایەوە.